پرۆفیسۆر کەریم شەریف قەرەچەتانی کەسایەتیەکی ناسراوی کوردستان و خاوەنی هەزاران دیمانە و کۆڕ و سیمینار و دەیان کتێبی دەرونی و چارەسەری سەدان نەخۆش و دەردەداری کۆمەڵگایە. ئێستا تەمەنی نزیک بە 60 ساڵە و هێشتا بەردەوامە. لە ئاڵلقەی ئەم جارەی بەرنامەی ڕازی تەمەن و لا بەشی یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم قەرەچەتانی گەشتێک بە نێو وێستگەکانی ژیانیدا دەکەین. فەرموون با پێکەوە بینەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان و بەشی یەکەمی لەگەڵ پرۆفیسۆردا بین. من ناوم کەریم شەریف عەبدوڵڵا حەمە سەعید و نازناوەکەشم قەرستانیە و ئێستا پرۆفیسۆرم لە زانکۆی سلێمانی کۆلێجی پەروەردەی بنەڕەتی. ساڵی چەند لەدایک بوویت؟ خۆی من لە نفوسە 1960 نووسراوە، بەڵام باوکم ئەڵێ لە 14 تەمموزی ساڵی 1950 لەدایک بوویت. هەر لە سلێمانی بزڵت ئەلەم گەڕەکە کە پێڵەن گەڕەکی جوولەکان، یعنی سەر بەسەر شەقامە گەڕەکی جوولەکان. ئەنجا بە چیە ئێرەمان دۆزیەوە پرسیارم لە باوکم کرد، وتیم بە چیە دڵنیام 14 تەمموز، وتی ساڵیادی شۆڕشی 14 تەمموز بوو، یعنی ئەو ڕۆژە تۆ لەدایکبووی، ئەو ڕۆژە بۆ ماوەی ساڵێک عەبدولکەریم قاسم لەسەر تەختی حکم بووە. ناوەکەت لەگەڵ ئەوان ئینجا ببوورە بەڵێ ئینجاڵێ هەر لە خۆشی ئەویشە و کاتە شۆڕشە کڕا و زەراعەت و خۆ دەزانی فەلاح تا ڕادەیەک دووتیار و فەلاح و دەرە بەکەم بۆوانێ و کۆمەڵی وەکو شۆڕشێک بۆ ئەو کاتە گەورە بووە، بۆیە خۆشیان ویست عەبدولکەریم قاسم. منیش باوکمەڵە لەسەر خۆشەویستی عەبدولکەریم قاسم ناوناوی کەریم، واڵە 10 دیناریشیان نامێ ئەو کاتە، ئەوە نییە حکومە دووتێتی لەو ڕۆژە لەدایک بۆ ساڵیادی شۆڕشەکە بووە، جاڵە 10 دیناری و کاتە زۆر بوو. جا من لەم گەڕەکە کە پێسا پێڵەن گەڕێکی سەر شەقام و جوولەکان بەچیا دۆزیێن، باوکم مەڵێ مزگەوتێ لە تەنیشمان بوو و مەخفر شۆڕتەیەکیش لەو بەرمان بوو، ینی بە وەسفەکەیە ئەم کۆڵانێ و ئەوەی ئەو دیۆچکەمە مزگەوتەیە گەر ملاحەزە بکەی ساڵی 1955 دروست کراوە و مزگەوتی جوولەکانیشەوە ناوەکەی هەیە، کەواتەمە بەڵگەیەکە من 4 ساڵ دوای ئەم مزگەوتانی وەختێ من لەدایک بووم ئەم مزگەوتە 4 ساڵە هەبووە. ئەگەسە هیچکە زۆربەی خشتەکان و با بڵێن دیوارەکەی هەریە و کاتیارە و گومە زوشتانە ژەگەر سیرکەی زۆربەی لەواچی دەستکاری نەکرابیانی بە بۆچوونی من لەوانەیە هەر شکڵە کۆنی پێوە دیارە ئەگەر گەڕەکەش سیرکەی زۆربەی هەروکو خۆی ماوە ماڵەکان، ینی ئەگەر هەندێک ئینسێت کەن بۆ دەرەکەوێت کامە ئێستا سیرەگەر مزگەوتەکە بکەیت هەر قەتعەکەشی قەتعی کۆنە مزگەوتی جوولەکان ساڵی 1955 بەرامبەر ساڵی 1976 هیجری دروست کراوە، بەس ئێستا ناویان ناوە شیعەباسی یەکەم جوولەکەکان، بەس هەر ناوە کۆنەکەی ماوە، بەس شیعەباسێکیشان وەزیا کردووە. دکتۆر ئەوەی سرنج جوابێک کە پێڵەن جوولەکان مەبەست خودی گەڕەکەکەیە خەڵکی جوولەکە لێرە بوو. وەڵڵا دیارە خەڵکی لێ بووە زۆری جوولەکە بووە، دیارە بە ناوی ئەوانە و ناونراوە، یعنی ئەم گەڕەکە کوردستان زۆری جوولەکەی تیا بووە، هەتا ئێستاش خۆ دەزانی لە ئیسرائیل کوردێکی زۆر هەیە جوولەکەیە، هەندێکی خەڵکی ئێرەیە خۆڵکە مقابلەیانەکەن لە زۆربەی شارەکانی کوردستان لێرەش ئەکی جوولەکێکی زۆر هەبووە، دیارە نەبوون بە موسڵمانیا دەریان کردوون و حاصل بەس خەڵکەکە وەکو برا ژیاون، ینی ئەو حساسیەتی ئێستا هەیە لە بینی مەزاهیبەکان و شیعە و سون و نازانم چی و کاتە لەواتیەوە نەبوو بێ، چ باوکم مەڵێ هەمووی وەکو خوشک و برا ئەژیاین، دراوسی یەکتی مەسیحی بۆ چۆ ماڵی جوولەکە بۆ هاتی ماڵی موسڵمان. کاکتۆر خوێندنی سەرەتایی و تۆ لێرە بوو یا قەرەچەتان نەخێر من خوێندنی سەرەتایم لە گوندی قەرەشتان تەواو کردووە و ئێمە کە من 59 لەدایک بووم دوای 2 ساڵ خۆ دەزانی شۆڕشی ئەیلول ساڵی 1960 دەستی پێ کرد، شۆڕشی ئەیلول یەکتر ئەو عیلاقە و پەیوەندی لە بینی کورد و لە بینی حکوومەتەکەی عەبدولکەریم قاسم هەموو دیارە وەکو خۆی نەماوە. شۆڕشی ئەیلول بۆچی ساڵی 1960 دەستی پێ کرد؟ ئاکید منیش مامن پێشمەرگە بوو، باوکیشم بە حکمی ئەوە ئیتر خەڵی کورد کە دوژمنە هەبێ خۆ هەموویڵێ کوردە حسابیەوە ناکەم ئەم حیزبەیە ئەمە مەسەبەی ئەوەیە. ئەکید ئەمر قەبزی بۆ دەرچووە من واوکم و کاتە کرێکار بوو لە مەعمەلی چیمەنتۆی سەرچنار باڵێ باڵێ لێرە ئیتر ڕای کردوتەوە تەڵ ماڵ و مناڵیش منیش کوڕە گەورەیانم وابزانم دوای منیش برایەکم ناوی دکتۆر عەبدوڵڵایە ئەویش لەدایک بوو هەر لێرە لە سلێمانی وابزان براکەی تریشم سەیەم محەممەد هەر لێرە دای بوویت دوای کە ڕامان کردو چونتە گوندی قەرەشتان.
وڵا وای داینێنەوەوانە بەحقەت ینی ئەوەیانی پێوە ئەمانی پێوە نەماوە ئاسنەکەشی دیارە ئەمەی ئەوێ دواتر و بۆ زانینی زیاتر لە سەرژیان و تەمەنی منداڵی بەڕێز پرۆفیسۆر کەریم قەرەچەتانی سەردانی زێدی سەرەتایەکانی تەمەنیمان لە گوندەکەی خۆی لا قارستان کردو و هەر سەرەتاش لەگەڵ گەشتنمان با گوندەکەیان لەلایەن هاوڕێیانی منداڵی و خزم و کەسوکاریەوە بە گەرمی پێشوازی لێکراین. من لە هەولێر بووم حەڕ ڕۆژەیە شێگەی و پسمامی منی تۆ ئەساس ئەم گوندە هی دوو برایی هەرکین لەوێ منە لەسەر شەڕ و کوشتن و دوژمنایەتی ڕایان کردواتم گوندیان ئاوادان کردوە هاتوونەتە یارە سەرەتا وا ئەڵێن بەسەتا ئێستا نازانم ساغ نەبووەوە بەس ئەو نازانم چوار بەرە بابن پیرۆت و چێ و چاوانە کە گوایە چوار بەرە بابن ئەم گوندیان ئاوادان کردوەوەوانێ تر وەک بە خزمایەتی مێگەر چیتۆ بۆ ئەسڵمی هەر لە ئادەم حاڵی خوشکردایی وشەی قسما بابزانم تورکیە من پرسیارم کرد لە تورکیا وتم ئەرێ قەرە ئەوە زانین قەرەچەتان قەرە داخێ قەرە هەنجیر هەیە قەرە تەپە هەیە ئەم هەمانە هەمووی زانین قەرەکە ڕەشە بەسم چەتانەکە لە چیەوە هاتووە ئەو متەرجیمەکە بڵین لە کە چوین بە سیاحی لەوێ وتی چەتان بە دۆڵێک شتێگە وترێ ها شتێ لە خۆی لە بینی دوو دۆڵ ئێوتم تۆ بڵێ ئەم بینی دوو دۆڵە لەوە هاتبێ. شوێنی ژیانی خانەوادەی پرۆفیسۆر کەریم قەرەستانی وەک زۆرێک لە گوند و شارەکانی تری کوردستان خاپور کراوە بەڵام هێشتا شاسەواری دیوار و نەخشەکەی هەر وەک جاران ماوەتەوە. سمێکی لە ژوورەکەمی تزان لەم ژوورەیە چەند سعیمان کرد و چەند یادگاری و چەند میوان هاتووە و چەند کەسی تیاژیاوە و تر ژیان نەیترەوەیەوەتە ئێمە مناڵێ بووین لێرە بچووگەوە ئێستا سەرمان سپی بوو دووقات بوو ئەمەش دووقاتە ئەمانەیان زیاتر بۆ گەوەڕی حیوان و ئاژەڵشتەکە لە ژێرەوە بوو قاتی ژێڕێ گەڕشتی وا بوو بەبیرمێ ئەو قادرمێ بوو قانۆکە ئێمە ئاوا بوو ئاوا لێرێ ئەمەی هەبوو دوو ژووری شە بوو ژوورێ لێرە و ژوورێ لەوێ بەڵێ لێرە چویتە ژوورەوە قادرمەیەکی ئاوا هاتی نەسەرەوە بەبیرمە لێرە ژوورێکمان نەبوو لێرە ژوورێکمان هەبوو ئەم ناوەڕاستە ئەمە وەکو مەتبەخ بوو خەوتن هەمومان لێرا بووین هەمووی لە یەک ژوورە لێرەشا دانیشتی میوانشتە هاو لەوانەیە بیری ماوێ مامۆستا هەمساڵ هاتوویە کاتە هەرەوڵا چەند جار پێشمەرگە و جاش و جێی شەڕیان بووە ئارە وەڵا سەدان کەس کوژراوە لێرە لەم شوێنانە زۆر شەڕی تیاکراوە چکە لێرە شاخەکە لە پشتەوە بووە ئەمەش جادەکە بووە ئیتر مەفرەزەی زۆرە هاتن لێرەیە بڵێن پەلاماری مقڕی جێیشیان و شوێنەکانیان و دوایی ڕاکردن و ڕۆشتنەوە بۆ شاخەکە و خۆشاردنەوە ئاسانتر بووە مەسەرەن بۆی ئالێرە زۆر شەڕی تیا بووە ئەم دەشت و دەرە بڕابی هەریشێ لەو بەردانە بڵم لەوانەیە خوێنی پێوەیە ئیتر کورد هەموو لا دێ و گوندەکانی کوردستان هەمووی هەر کاول بووە چەنها ئەمە چەندها جار کاول بووە لە زمانی عەبدولسەلام عارفە دوای ئاو هەمووی ئەمانێ ئەمە هەمووی ماڵ هەمووی خەڵکی تیا بووە جاوە قەبرستانەکەی لەوێ تەمەن هەر ماوە لە خوارەوانێ هەمووی کەسوکاری زۆربەی خەڵکەکە لێرێ هەریەنەوە سەردانیەکەن ئەمەی بینێمە هەمووی ماڵ بووە ناڵم لە هەشتاکانە و لە کۆتایی هەفتاکانی داشتا 150 ماڵی زیاتر تیا بووە بەس ئێستا بڕوان ناکەم 50 ماڵ 100 ماڵ زیاتری تیاابێ هەشە ئێستا مە خانوانی کردووە بەس لە شار دانیشە ئەو نیە بە مناسەبەیەت و یا دەوا جنیان هەیە لەسەرەوە ئیتر ماڵی تایە بەڵا هەستا ماڵە نەگەر بینی هەمووی تازە دروست کراوەتەوە. یەکێک لەو کەسانەی کە لە گوندی قەرەستان نیشتەدوێ و بە دیداری شاد بووین مامۆستای سەرەتایی قوتابخانەی پرۆفیسۆر بەڕێز کەریم شەریف قەرەچەتانیە و هێشتا خاوەنی وزە و توانایەکی باشە و بە ڕوخسارێکی پڕشانازیەوە باسی چیرۆکی سەرەتاکانی تەمەنی پرۆفیسۆر کەریم و بەسەراتەکانی نزیک بە 50 ساڵ پێش ئێستەی لە گوندەکەیاندا بۆ کردین. ئەوسا کاکتۆر قوتابی تۆ بووە لە پۆلیەکی سەرەتاییە ئەگەر بیر و بێ ئەو کاتانە کە پۆلیەک و 2 تا 6 لێرە خوێندوێتی تەلەبەیەکی زیرەک بوو یا چۆن بوو ئەوەن بە ئیجازەی خۆی تازە دامەزرا بووم ئەوە موقت لێرە دایانان تەنسیب بووم لێرە
ئیتر کە تەنسیبەکەم تەواو بوو من ڕۆشتم بۆ شوێنێکی تر بۆ شوێنی خۆبلەکانی تو جا ئەو فترێ ئەم لە پۆلی 5 بوو دکتۆر عەبدوڵڵا لە پۆلی 2 بوو بەڵام لە ڕێی زیرەکیەوە کاکتۆر تەسەور تەکرد ڕۆژێ وای لێ هەموو خەڵکی هەموو کورد لە بیرمە ئەو ساڵە کاکەریم بزێوە بوو حرەکەی زۆر بوو حرەکە اینجا کەڵەگەتیش بوو باڵای هەبوو زیرەک بوو بزێویش بوو هەردووکیان بوو هەرتیا دیار بوو سەما مستەمەد باوکم بەڵێ لێرە لە کردژە و ئەوە نێگە بە گولیجە تووتنیان کردووە بۆ دەزانی تووتنەکە دوای کەیکەن بە پەتەوانێ ئەیگو هەموو یەکی چادرەکان ئەدران شریکەکان باشایگو بە پەتەمان بەسیتەوە بەدارەوە ئەوە کە عەرز دەکەم بزێو بووی ئەوە ئەیسەلبێنێ جوڵای ئەو مناڵانەیە کە جوڵایان زۆرعاتەن زیرەک دەرەسن نەفزەوە خۆی خەبیری علم النفسە ئێستا پیاوەن ADHD نەخۆش فەقیرە کە زۆر قساکە لە چەنە بازە لە کاتێکا مناڵی زیرەک زۆر پرسیارەکە قسە زۆرەکە لە چەنە بازە کە جوڵی زۆرە مناڵی زیرەک دایمن دەستکاری شتەکە تاوتویەکە حوبلی سڵای حەزکردن بزانین ئێمە لێڵێن عەجوولە بێعارە ینی زاراوەکان لە کاتی خۆیان بەغەڵەت بەکار هاتووە بەداخەوە ئێستاش بە ئیجازەی مامۆستا من دەورە خولم بۆ مامۆسایان کردوتەوە بەڕاستی ئێستا مدیر عام بەرزترە لەوە هەن پرسیاریم لێکردن پێناسەی تۆ بۆ مناڵی زیرەک چییە؟ ڕابێ زۆربیان لەوەی عاقڵ دانیشەوە بێ دەنگێک کێشە لەناو پۆلا دروست نازای مامۆستا نەخۆشە نەخۆشە ئەبێ مناڵی زیرەک دەستکاری شتەکە شتەشکێنێ پەلاماری شتەیە ئەمانە کەچی ئێمە پێڕن بێعارە عەجوولە تاکەخان و حەمەخان چۆن بووە دوو برابوون خوێنویانە نیشیان شوانی بووە چووە بۆ مەکتەب گوتی کاکەخان کاکە سەری شوانەکەی دی بە حەمەخان لە شوێنی بخوێن وەیزاوی وەرە شوانە ئەم لە جاتۆ بخوێنە بەقا بەبیری بێشتێکی کوڕە گەورەکەی کاک مەحموود فتابی بوو لەگەڵ ئێمە لە پۆلی یەکوانە بوو نازان بێزەڵت لەو ناوە بوو ئیتر کاک مەحموود پیاوێکی قسە چۆن بۆ خۆی کرد هەر بە ئێسترەکانەوە عیب نەبێ هات بۆ مەکتەب کتی ئەفەنی ئەوسا مامۆستا نەبوو ئەفەنی کتی بڵێ تی ڕەمەزانم بۆ ئیزن بە ئەمە دەکەم ئێسترەکان باش جوود ناکەن کە ئەیژێرمەوە هۆیەمەوە لە هۆیانەکە باش ناگەڕێنەوە بێ زەلامێک هەبێ لەوێ بووە سێ خۆم بۆ باتەوە اینجا ئەم کاکەخان مناڵە ئەمە کاکەخان مناڵە بۆی ناکرێ با ڕەمەزانم بۆ ئیزن بە ئەم لە شوێنەکەی ئەو هەتا ئەو ئەوە دوو لەم عەرەبە بەدەویانەوە نییە کە لە ناو حوشتر و حەیوانە گەورە بوون پارەیانە بێچن بۆ فەڕەنسا ئەوی دەڵێن ئێرە عەتری مهمی هەیە خۆیانەکەن بە سوپەرمارکێتێک هەمووی هینا ئەم عەترانەیە خۆشدانی خەڵەکە دەچێ پستۆزێکی لیا بۆنیەکە پڕ بووە ژوورەکە ئەو سوپەرمارکێتە پڕ بووە بەڵامیش فێری بۆ نەخۆشە نەبوو کاک فوات یەکسەریشیانە بورێتەوە فێری نەبووە ئیتر ئەو عالەمە لێی کۆ بنەوانی ئەو ئاوی پیاکە و پستۆز نازانم چی نایێتەوە برادەرەکەشی هاوارەکە فڵان کە سەیرەکە لاچن هەر ئەوە دوو لە ڕوویەوە گۆرەویەکەی داکەنێ و لە لووتیەوە پاش تۆ دەڵێ ئەڵڵا ڕیحە بیلادی فێری ڕیحە بیلادی ئەوە بۆنی وڵاتەکەی ئێمە فێری ئەوە بووین ئێستامانە هەندێک کەسێ دەست بە لووتیەوە گرێ وەڵڵاهی من بەلای من لە بۆنی عەتر خۆشترا چکە چۆتە مێشکەوە ئیتر لەو کاتا ڕەبت بۆ کۆمەڵی شتەوە من بۆگەنەکەیم مهم نییە بەڵام بۆن و یادگاریەکان لە مێشتا ئەنواش دروستەکە ئەنواشتی مناڵی بیرەکەوێتەوە کاکتۆر نزیک بە 50 ساڵ پێش ئێستا تۆ لەم لادەیە با بڵێن هەر لەسەر ئەمانم جۆرێک لەم ڕەحلانە دانیشتویت ئێستا مامۆساکە و لێرە زۆرە لە هاوڕەکان و کەوکات مناڵ بوون لە مەکتەبا لە پۆلی 4 و 5 سەرەتایە بوون ئێستا کە هاتوویتەوە ئەم شوێنە لە گوندەکەی خۆتان چه هەستێک و پێەیە وڵڵاهی خۆ دەزانی ئینسان لە هەر شوێنێک کاربژی کۆمەڵی یادگاری هەیە یعنی کە ئێستا لێرە دانیشتم 50 ساڵ پێش ئێستان بیرەکەوێتەوەوانێ کە مناڵێک بووین و نەمانزانی و دنیا چییە و منۆم زانی و هەموو دنیام گوندەی منە و سەر جادەکەی ئەم چەند گوندەی دراوسێمانە لەبەرەوە یادگاری خۆشی تیاتە من ژیانی کوردیش خۆ دەزانی
کە من لە 59 هەرچەند لە نفوساڵە 61 لە 59 دوای 2 ساڵ یعنی من تەمەنم 2 ساڵان بە شۆڕشی ئەیلول سەری هەڵاوە ئیتر بزانە ناو شارەکانمان پڕیشی ئاگری بەرکەوتون جاوەرە گوندێکی وەکو ئێرە کە چەند جار کاول کراوە بێگومان ڕاستە کارە سات و ناخۆشی بەڵام یادیاری خۆشی سەدەمی مناڵی هەیە کە تۆ لێ لەسەر کوتێدانشی فێری ئەلفوبێ دەکەن فێری خوێنەواری دەکەن چۆنەڵی یەکەم کلیلی دەرگای کردنەوەی ژیان دێنێن تەڕەن مامۆساکانی و کاتش بەڕاستی تا بڵێ دڵسۆز بوون چونکە ئەو کاتە بە عیشق و خەڵکە بوو بە مامۆستا هەموو کەسێ نابوو بە مامۆستا و ڕۆشنبیریکی باشیان هەبووە ناڵێن مامۆستای ئێستا ڕۆشنبیر نین بەڵام بەخۆی بارودۆخەکە و ژیانەکەەوە سیرەکەی خوێندن ساڵ بە ساڵ بۆ دواوەیەتەوە ینی مناڵێ لە گوندەکە دوای ئەوە ئێمە کە لێرە دەرچوین چوین لەو ناوڕۆشکێ شوانیمان کردووە ینی لە هەمان کاتە کە قوتابی خوێندکارێ بووین چون ئیشیشمان کردووە نادوێن بۆ لای مەڕوو بۆ لای بەرخۆ بۆ لای ئەوە ئیشی کشت و کاڵمان کردووە بەڵام لەگەڵ ئەوەشا یعنی کە ئێستا تۆ وەرە بگەڕێرەوە بۆ سەدەی خۆزگە وەکو نیڵز مسەلسەلەیەکە ئێستان برایانە کە زۆربیان بگەڕاینەوە بۆ ئەو سەردەمە و مناڵی خۆمان بێتەوە بیر هەندێک جار ئێمە مناڵیشمان بەخوا زۆر نایێتەوە بیر بەزەوەی کە بۆمانە گێڕنەوانێ یادگاریەکان خۆشن و ناخۆشیشن بەپێ ئەوەی ئێمە لە کوردستانێکی پڕ لە کارە ساتە ژاوین بەڵام هەر کەس بیر لە مناڵیەکەیتەوە هەر شتێ لەلایەنی دەرونیە بوو بەڕابردوو ترسێ لێنی خۆشە لەلای ئینسان ئێستا حەدایمە بیری دەکەین و خۆشە زۆربەی یادگاریەکان تەنانەت ئەو یادگاریانە ئەگەر دڵتەزێنیش بوو بێ لە ژیاندا بەس ئێستا هەر بەخۆشی خۆی تر کرد مادەم ترسەکەی نەما ئێستا من بۆ لە بەیانی ترسم نازانم چێ بێت بەڵام ڕابردوو ڕۆی ترسم لێی نەما هەموو کەسێ ڕابردووی خۆی یعنی ترسی لێی نییە باسێکە ئەبۆی حتا لە کوردواری خۆمان لە ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار تا پار ڕۆی ترسم لێی نیە تا ئەو بکەت یا ژیان ئەنجا ژیانیش وەکو وەزانی ڕۆژ بە ڕۆژ زەحمەترە بێ پێداویستەکانی ژیان زەحمەترە بێ و کاتێ لێرە 50 ساڵ پێش ئێستا لە 60ەکانە ژیان ساد و ساکار بوو و پێداویستەکان وەکو ئێرە نەبوو زۆر بەستەرە سۆدەوە نییە سەرین شتیوە چاخانەیەکە بوو سیارێکمان لێ دروست دەکردەوە مەلی وەرکەسێ بە چۆن ئێستا ئایپات و گادە نازانم شتانەی هەیە ئەو کاتە ئاوا مزراحێنمان دەکرد هەلوکێنمان دەکرد ساحێ لێرە هەبوو یاریمان دەکرد تۆپێن زۆر خۆش بوو ینی چۆنەڵی وتێسیش بۆم باس کردی یعنی هەرچەندە لەلایەنی جەستەییەوە ماندوو بووین لادەی شوکاری زەحمەتە بەڵام لەلایەنی دەرونیەوە زۆر مرتاح بووین نەمانەزانی چییە سەرمان نەخنەسە سەرینەکە خەڵمان لێکەوە بەڵام ئێستا دەوڵەمەنیشین پارەشمان هەیە بە هیلاکیش نابین وەکو جاران جەستەییەن و ماسوولکەیەن بەڵام نەفسیەن مرتاح نین کەم کەسە بینی مرتاح بێت کاکتۆر خەڵکی ئەم لادەی ئەوە زیاتر بە چیەوە سەرقاڵ بوو ژێوی ژیانیان لەسەر چی بووە؟ واللهی یەکەم شت لەسەر ئاژەڵداری من خۆم ماوەیەکی زۆر هەر کار و بەرەخمان هەبووم بر بۆ ئەم ناوڕۆشکەی پێڵێن لەوێ ئەمە لەوەڕان و هەندێک باخمان هەیە هەنجیر و شت لەسەر ئەوە و کشتتوکاڵی ژەکرا بەس لێرە ئاوی کەمە من بەبین بە بە مناڵی ئەچوین بۆ ئەو گوندی گە بە و گولی جە و قازیاوە ئەمانە هەستا و مجەمەعە ئەوە چەرمەگا بوو لەوێ جۆگەی ئاو هەبوو بڕێن ئاوێکی باشی هەبوو لە چاو ئێمە ئاومان نەبەوە ئەم گوندە لەوێ توتن و تەماتە بە زۆری توتن نەکرا تەماتە ئاکرا چیەکرا من بە مناڵی زۆریشم کردو جاری وابە بە هەفتە شەو لەوێ خەوتین ئیتر بە لەوێ کاتی هەڵنینی با بڵین توتن و شرید لێیان و بەبیرم نییە من باوکمەڵێ مناڵەوە عەجوول بووی بە مناڵی ئەچووی چادرەکانێ ئەوە نییە بەڵێ لەوێ توتنەوە نیکەن بە شیشە و دوایکەن بە پەتەوە دوو دانە لیانەیە پێشەوی خەنە زیندان و چاڵێ بوو سەری داپۆشن هەیگوو هەمووی نەکرد ئەمان بەستی تەوانێ دە زۆر جارە بۆ دایک و باوکان لێ مناڵەکەم بێعارە و ADHD هەیە جا بۆ حسابە بابی من ADHDم هەبوایە لەبەر زۆر جا تەشخیصەکەسمان غەڵەتە مناڵ ئازادە حرەکە زۆرەکە ئەوواکە ئەجناو کاتە بە تەشخیصیان کرد نایگومە ADHD مناڵی خانپێدای ستایبەتە کاکتۆر لەڕێی ئەو هەمووە ئیش و کارێکی ئەو کاتە هەبووە بەدەر لەوەی کە تۆ خوێندوتە تەلەبە بووی یانێگر بەراوردێکی بکەین لەگەڵ ژیانی ئەم سەردەمەی مناڵی ئەم سەردەما بۆ نمونە پێت وایە کامیان لە ڕووی زیرەکی مناڵەوە باشتر بوو ئەو ژیانی کە ئێستا تەکنۆلۆژیای تایە جیاوازە لە کۆن یا ئەو ژیانەوە کردوتانە تۆ خۆتەڵێ من شوانیم کردووە لە لای مەسەرەن ئاژەڵ بووم بێگومان تەمەنێمە بە جەستە هیلاکە بووین لە بەیان تا ئەواری بووم بۆم یانیا چوین لەو دەسوودەرە نیسکونۆکمانە کرد بەخوا ئەمەنگە ڕق بوو کە ئەو نیسکونۆکەمان هینەکە جاری و ئەو پێستەکەمان پێوە ئەڕۆی
لەگەڵەوەشا کە چەند هیلاک بووین جەستەییان بەڵامە هاتینەوە نەمە نەزانین چۆن خەومان لێکەوێت لەبەرەوەی نەفسیەن لەلایەنی دەرونیە و مرتاح بووین ئێستا ئیش ناکەین و وەکو جاران ژیان قورس نییە و پارەی زۆری شمانەی بەڵام نەفسیەن کەسمان مرتاح نین لەبەرەوە لەلایەنی دەرونیەوە زیاتر خەڵکی لادێ مرتاحتر بوو بۆ بڕوا بەخۆبوون و پشت بەخۆ بەستن ئێمە مناڵ بووین 6 ساڵ و 7 ساڵ بووین شوانیمانەکە 5 ساڵ بووین ئەوشین بۆ ئەوێ ئێستا مناڵەکە 15 ساڵە مڕاهقە دوورکەوێتەوە لە ماڵەکە بێت تو هاوکاری بکەیت پێش بەخۆی نابەتێت ئیستقلا ینی سەربەخۆی کەسێتی جاران لە گوندەکە چکە احتیما دەکرا سەر یەک خۆی شتی پێکرا ئیشی پێکرا ئەچوو کشت و کاڵێکە چیە کرد بەڵام ێستا لە شارە بەڕاستی زۆربیان ئەو شخصیەتوینەی نییە بەڵام بۆ زیرەکی لاقی بە ژینگەوە هەیە چونکە ئەو مناڵی لە لادێ لە شارە هەمان توانای عەقلی هەیە بەڵام ژینگەی شار ئێستا لەبەرچی ئەنواع کتێبخانە هەیە تەلەڤیزۆن هەیە ئەنتەرنێت هەیە ئایپاد هەیە مامۆستای باشتر و ینی لایەنی زیرەکیەکەی ژینگەکەی شار دەوڵەمەندترە لە لادێ بەڵێ نەبێ بڵێ خەڵکی شار زیرەکتر بن بەس خەڵکی شار ئەو وروژێنەرانە و ئەو ژینگەی کۆمەڵایەتی و ئابووری و پەروەردەیی کە هەیە لەوێ دەوڵەمەندترە بۆیە زیاتر گەشەیان پێەکە لەجینا هەمان مناڵبەرە شار لەوانەگە زیرەکتر دەبی لادێکەمتر نابێت توانەکان گوندێک و شاری ناحی زیرەکی و هیچ جیاوازیەک نیە بەڵام ژینگەکەی تۆ لێرە ئەساسی کە سینەمای لێ نییە لێرە ئەو تەکنەلۆژیای لە شاری ئەو هەموو دوکان و بازار و شتانە تەمە مناڵ ئەو هەموو شتەی لە شاری بینێ لە گوندا نایبینە تاەن چەند زۆر ببینی چەند شت زۆر ببیستی چەند بۆنیکەی ئەوەنگە گەشەی عەقلی زیاترە بێت لەبەرەوە بوارەکانی گەشە پێکردنی تواناکانی عەقلی و زیرەکی لە لادێ زیاترە سامانە زۆر باشە هام سەرەوەم لە قەهر زۆری پێوەم لە خەبەردا ئێستا بۆم دەرکەوت لەم سەفەری ئێوە کاتمون مووی ئاژەڵمان تێ کرد و لێرە زەداوەڵمان تێ کرد ئێستا من کە بێرە ڕۆم بیری 48 ساڵ پێش ئێستان بیرەکەوێتەوە کە هاتین لێرە ئەم ڕەزی هەنجیرە ئێمە بوو ماڵی باوکم و مامم خوا ئەفریقا ئێستا چینەوێش اینجا ئەگەر بەچینە ئەم گۆلە ئەمە گۆلی پیرۆتی پیاڵێن ئەمە باپیرە گەورەمە بڵین من باپیرم عەبدوڵڵای پیرۆت کەریم شەریف عەبدوڵڵا حەمە سەعید پیرۆت دوێنێ مامۆستا باپیرە گەورەیە بەڵێ ئەمە کاگیان بەڵێ ئەمە با بڵین گۆلی پیرۆتی پیاڵێن ئەمە ئاوە حەوز بوویتر ئەم باخەکەمان پێ ئاوەیە ئەو کونەمانە گرت پڕە بوو ئابڵێ پڕە بێ لە ئاو ئیتر ئەو کردوانێ و ئەمە باخێن جیرەکەیە بەڵێ ئەمە نییە ئەمە باخێن جیرەکەی ئەم بەشی سەر و هێماڵی مامم بوو بەشی خوارەوەی ئێمە بوو تەمەنەوەی ترمە ئاوەکەی کەمە جاران زۆر بوو ئێستا ئەم با بڵێن بیرروشتانە کە لێرە کارێزا بێ پاشی کەیتەوە هەموو ساڵێ ئەی تاپەن تۆ پیسی و شتەکانە گیرێ ئاوەکە بەلایەکترە ئەڕوا بەس ئاوەکەی زۆر لە ئێستا زیاتر بوو شوێنی خۆش لە مناڵی هاتین لێرە مەلەمانە کرد ئەی تۆرە یادی خۆ تۆ لێرە مەلە بکەیت و لێ بچی هەنجیر خۆیت و لێ بچی هەنار بێنیتەوانێ و لێرە اینجا ئەم شاخ و داخەش لە بەدەما بێ هەوایەکی پاک و ئیتر هەمووی دۆست و خزم و کەس و کار بێ وەکو پێشتیش باسم کرد ئینسان ناحی نەفسی و زۆر مرتاح بووین بەڵام ناحی جسمیەوە هیلاک بووین بەس جسم و لەش پاش ماوەی ئیسراحەتێکرد بیر دەچێتەوە بەس لایەنە دەرونیەکە شەویشە تەپوتلەکەین خۆمان لێ ناکەین بیر لەواکەین و ئەوواکەی ژیان ئاڵۆز بوو مناڵ یەکمان سەردەمی مناڵی زۆر جارستان من مناڵمانێڵ حەز ناکەم گەورە بم عالم مناڵی عالمکی زۆر خۆشە جیهانێکی زۆر خۆشە بەس کە گەورە بووی مەسئولیەتێکی زۆر دێتە سەر شار اینجا مناڵم نامێنێ بەس وەکو چۆن شتێک خۆی تامەکەی هەلە دەمدا بمێنێ لە یادگاریەکان نامێنێتەوە ئەشکەوت یان شاخەکان هەمیشە دۆست و هاودەمی گەلی کورد بوون یەکێک لەو ئەشکەوتانەش لا گوندی قەرستان خاوەنی چیرۆکێکی خەمناک و ڕۆژگارێکی ترسناکە بۆ بەڕێز پرۆفیسۆر کەریم قەرستانی هەر پێمان باش بوو لە نێو ئەو ئەشکەوتەوە و لە زاری پرۆفیسۆر خۆیەوە گوێبیستی ئەو چیرۆکە بین.
ئەم ئەشکەوتە پێڵەن ئەشکەوتی ماینان لە کاتێکا کە ئاشتی بووە خەڵک لە خانۆکان بووە ئەمە ماین و ئەسپاتۆتە ناوی بەڵام کاتی شەڕ و نەهامەتی خەڵکەکە هاتووە تێرەوە سوماینەکان دەرکردو چی لێ بەسێ با لەسەری بێ ناچار هاتوونەتە ئێرە بۆ پارێزراون تۆپبارن کاکەوە سوسی پێڵن سەر و جادە ڕئیسی حکوومەتی لێ بوو تۆپبارانی ئێرەیە کرد پێشمەرگە لێرە هەبوو شەڕە بوو جاببیرم میان طبعا خۆمان شاد بۆ بێت من باوکم مامم ئەفریقا لەگەڵ خۆش و براکانمانەوەنی کە و کاتەیە هەبووین لێرە بووین ئەسکەری تر بڵێن ئەم حرەس قەومیانە هاتبوون گوندەکان داگیر کرد و بەم ناوایە ماگامەلینێ تۆ لە ترسا خۆ شادۆتۆ مناڵین باوکوداکیشمان لەبەر ئێمە لە چوار دەورمامون کونەمان دانابوو و کاتە ئاوە کرایە کونەوە وەلی پێستی بڵێن حیوانەکەیە کە حیوانەکە سەر ئەبڕن ناوەکە و گۆشتەکە دەرێن و خاڵچوینەکەی بەنەکە بە کونە بەڵێ کونە هەبوو چۆن مەشکە هەیە و کونە ئاومانتیەکە لیچ ئالێویا دانرابوو ئەو جوندەکە خۆی تەمەن بە سیلاحە خۆی هەڵایە ئەوێ نەیزانیەوە کونەیە کەوتە سەر کونەکە تەمەن کونەکە تەقی و ئاوەکەش ئەوە خۆی ترسا اینجا تۆ بێ تورسیەوە شەبێت چەکگاری تا پێشمەکەی تیاابێ بوو کوژێ سیلاحەکەی خستە سەر و خەریب و دەستی پیا بنێ ئیتر باوکم بەبیێ دکتۆر عەبدوڵای برام بوو مناڵ بوو ئەوی بە باوەشەوە یا محەممەدی برا بوو نازام یەکێ لەو برایان باوەشەوە بوو وتی خاتر الله ئێمە مناڵمان هێو هیچ نین و بەخوا ئاوینوانین بەس ئیتر کە چای بە مناڵەکان کرد و عایلەکان سیلاحەکەی سەرخوا کرد تەمەمە لەو کاتا تۆ سیلاحێک و لە ترسابی بێەوە تۆقی مناڵە توانێت تا ئێستاش کە باسی سیلاحەکەن و باسی حرەس قەومیەکەی نەترسین بە خەویشمان زۆر پێوە بینی ئەوە بوو دەڕۆتە سناک بوو بێگومان تۆ ئەو هەموو خەڵکیانە کوشت و ڕەش بگیر و وەڵاوە حاستی کە چای بە مناڵەکان مشتەکەی خوا ڕحمی پێکردین سیلاحەکەی دانا و بەس باوکم و هەمامی گرت دەستیان بەسمە بردیانن دوای دوو ڕۆ سێ ڕۆژ بەڕڵایان کردین مەزانی کوشتیانن ئەو بێتاوان چوزانێت چەکگارە ئیتر لە کووردە ئەوی چی حرەس قەومی ئیتر قەومیەتی کەوانەی کە زمانی عەبدولسەلام و عەبدوڕەحمانی برای و خەسەنسان ئێوە هەر هاتن کوردستانیان فەرهوو دەکرد ئەمەی تاڵان نەکرد کوشتن و بڕی بەلایەوە ناسان بوو ماڵی توان حەڵاڵە کرد بە ناوی جیهادەوە چێکی ناوە نیە ئیتر ئەیان برد ئەوە یەکێکە لە ناخۆشترین یادگارەکانی من کاتای ئێساش بیری لێکەمەوە ترسم تەمەنی تۆخوات من نین هەزارە مناڵی کورد لەوە خراپتری بەسەر هاتووە بەڵام من مەشکەوتە لەو کاتا بوو بە پشت و پەنامان ماڵەکان هەمی بەجێ لەو کاتە خۆخانی مسەلەح نەبوو ژێر زەمینێ نەبوو بۆتی کابشاریتەوە ئیتر لەو کاتە تۆپێ بەرەوە کەوتا بە ئاسانی هەموو کەس نامە لە ماڵەکان بۆ هەمی ڕایەنەکەوت پەنایان بۆم شاخ و داخە ئەو لەگاڵتە نەهاتووە کە کەس دۆستی کورد نییە شاخەکان نەبێ زۆریان پاراستوین. کاکتۆر ئەوەی سەرنجماندا بێ ینی هەر شوێنێک لە کوردستانە لە وڵاتی ئێمەیە کە بەرزایی بێ یا ئەشکەوتی تیا بوو بێ یا بنبەردی گەورەی تیا بوو بێ چۆنی هەڵەسەنگێنی بۆچی خەڵکی پەناهێناوە بۆ بن بەرد و ئەشکەوت و شوێنە سەختانە بۆی تیا بژی لە ڕابردووە بڵێ ئەنجەناب دەزانی قۆناغێکی لە قۆناغی گەشەکردنی مرۆڤایەتی مرۆڤ لە ئەشکەوتا بە خۆخانون نە بە خانویان دروست نەکردەوە دوایی کە شارستانی چۆتە پێشەوانەی تر دۆدە لە شاخ خواتونەتە خوارەوانێ خان و شت دروست کراوی تۆ کاتە لە قوڕ و لە هەشتێک بێ خۆی بۆ چیە گەڕێتەوە جەناب دەزانی ئێستا سەیری کەم شاخە ئەگەر ئەمە حەزارەت هێبوو بێ پاشاکەی هاتوو لە نێوان ئەم شاخەیە خۆی شاردوێتەوە چ ئەو کاتە تۆب نەبووە و ڕاجیمە نەبوو دەبابە نەبووە تا دیفاع لە خۆی کە لە شوێنێکی وا سەختە خۆی شاردوێتەوە بۆی دیفاع لە خۆیان بکەن سەیری هەولێر کە قەڵای هەولێر کەرک و قەڵاکەی لە مووسڵ لە زۆربەی شوێنەکانی دنیا قەڵایان دروست کردو هاتوو لەگە خۆڵیشان هەنا بەرزایی سیاجێکیان بۆ کورۆ شورای بۆی دیفاع لە خۆیان کە ناوی کونیان تیا کرد دیفاع زیاتر بۆ خۆپاراستن بووە ئەو شەڕ و کارەسات و نەهامەتی هەر چۆن ئێستاشەیە بەردەوام بووە اینجا لەم گوندەیە من لە دوای ئەگەر کاتە بۆچین یعنی بۆ نمونە لای ئێمە لە کاتی نەهامەتی و شەڕ و کارەساتە خۆمان تیا شاردوێتەوانێ کە ئەمە بەڵێ مەشکەوتە تۆ ئەم بەردە گەورانە بۆ نمونە ئەمە یەکێکە لە ئەشکەوتەکان زۆر جارکە قەدەشتان لەم سووسەیەوە یا لەسەر جادەکەەوە تۆپباران کراوە لایەن حکوومەتەوە خانوو بە یەکسەر بەسەر یەک ئاشکوژێت ئەڕووخێ بەسەر تا بەڵام ئەم ئەشکەوتن بەردەزلانە 100 تۆپی بەرکەوی چی لە نایە حتا من لە دوای چنشکەوتێکە لە زمانی پیانۆت حرەس جمهوری عفو حرەس قەومی
لە 1960 و 1960 عەبدولسەلام عارف عەبدوڕەحمان عارف هاتن بۆم گودە داژینیان کرد خەریبی ئەمە بکوژن لە ئەشکەوتێکە خۆمان شاد بوانێ اینجا ئەم ئەشکەوتە لانەی خەڵک بووە پەناگەی خەڵک بووە لە کاتی لێ قەومانە شەڕ و کارەساتە پەنای بۆێناوە ئێستاش لە کاتی ترە بوو بە لانەی ئاژەڵەکان ئێستا کە هاوین کە گەرمە بێ یا ئێستا بەرەو زستانە ڕۆین بەفروبارە نەباری هاتوون لەوەیە ئاژەڵەکان ئێستا زۆربەی ئاژەڵەکان لەوەیە هەتا باران و بەفرەکە یا بەخێوەکرێن یا لەوەیە ئیسراحەتێکەن هاوین گەرم پاڵەکەون ینی خزمەتی مرۆڤایەتی کردو ئەشکەوت. لا کاتی گەڕانمان بە نێوگوندی قەرستان و شوێنە جوان و سەرنجڕاکێشەکانی چاومان با پۆلێک لە قوتابیانی زانکۆی سلێمانی کەوت کە بۆ سەردان و گەشت و گوزار هاتبوونە ناوچەی ڕەبەنا کە شوێنێکی گەشتیاری قەرستانە و لەگەڵ بینینی پرۆفیسۆردا دەرفەتیان لە دەست نەدا و با پرسیار و سەرنجەکانیان پرۆفیسۆریان لە نێوگوند و بیرەوەریەکانی دەریەنا و ئەویش باوتە شیرینەکانی ئامۆژگاری کردن و بەراوردێکی جوانی ژیانی ئەمڕۆ و ڕابردووی بۆ کردن. دەرخی کردووە نەظافەت من الئیمان دە لە دەوەرەگرێ بەڵام چڵمن و پیس و چەپەڵە شوێنەکەی پیسە جانتاکەی پیسە کتێبەکەی پیسە دەفتەرەکەی پیسە سفرە باش ئەمە تعلیمە ئەوە فێرە کردووە دە لە دەی وەرگەوە بەڵام ئەی کوا ڕفتاری بەس لە وڵاتانی وەکوویەوە چیەکەن فێریەکەن کە دەموچایی پشوە جلەکانی پاک ڕاگرێت جانتاکەی بە پاکی ڕاگرێت ژوورەکەی خۆی پاکاتەوە کتێبەکە دەفتەرەکە بەرگی دەکرێت اینجا دەلەدەی ئێنێ ئەبێ لە ڕفتارە بێ ئەوەی شەشەکە ئێمە تعلیممانێک کە بێمانە ئەوەی لە بەیان لەخەوەستا جێگاکەی خۆی ڕێکوپێ نەکرد سەرینەکە لە بێک نەکرد بڕواتە بێ نەجاحەت ناتوانێت سەرکرد. ئەی باشە من نتوانم ژوورەکەی خۆم ڕێخەم وڵاتم چۆن پێ ڕێگەخرێ ئەخۆی ئەوەی کێشەکە ئێمە لە وڵاتی ئێمە پەروەردە نییە فێرکردن هەیە فێریەکەین بەهەش لەژێر پێی دایکانە دە لە دەوەرەگرێ ئەڕاتەوە لە ماڵە شەق لە دایشیەڵا جنێ بە مامەسای دو کەواتە چی مامەسیگر کواتە ئەبێ فێریکە بچێتە ماڵ و دەستی دایکی ماچکە ڕێزی مامەسای ئافرەتی دۆمی بێت دە لە دێ ئێمە ئەوە من هەم بە وەزیر ماوتم کاکە گەرتانی پەروەردە ئاوا بکەن بەڵام ئێمە خەریکی تعلیمی و قوربان ئەوە تێسامان نابینێ خۆشحاڵ عەفو بدە من هیوادارم ئینشەڵڵا ئێوە لە بواری خۆتان کە بواری بازرگانیە ئەتوانن بازرگانی باش دەرچن ئەتوانن سەرکردەی باش دەرچن ئەتوان بەرپرسی باش دەرچن هیوادارم دوای ئێمە ئەو نامەی ئەیرێتە دەستێەوە بۆ نەوەی داهاتوو ئینشەڵڵا بیپارێزن ئەو ئاڵای کوردستان کە بەرهەمی خوێنی شەهیدانە بتوانن ئێوە بیپارێزن. ئەگاوتۆر پرسیارە لە جەنابە ئەمانەی کە لێرەن هەمویان خوێنکاری زانکۆن جەنابیش و پرۆفیسۆری ئەو مامۆسا بەڕێزەش مامۆسای مەکتەبی سەرەتایی خۆت بووە چی هەیە بە مامۆساکە دێستە؟ واللهی من سپاسی و مامۆسایەکەم کە بە ماندووبوونی و شەو نخوونی خۆی ئێمە گەیانوتە ماستە و ئێمەش دوای ئەوان ئێستا کە مامۆسا حەمەد ساڵح وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەی خانەنشینە هاتووە لێرە درێژە بە پاکردنەوەی ژینگە و بە وەرزش و بەڕێنمایی خەڵکی ئەم ناواکە و ئێمەش هیواداری ئێمەش تەواو بەرەو تەقاعود و خانەنشینی نەبین هیوادارم ئەم کوڕوکچە جوانانە چۆن ئێمە شوێنی ئەوان مانگیتەوە ئەوانی شوێنی ئێمە بگرنەوانێ و بەڵام تەمەنێکیان هەیە من داواکارم دایمەن ئەیڵێم ئەڵێم ئەو تەمەنە 50 ساڵە 70 ساڵە 100 ساڵە خوایاوێتی بە تۆ ئیسفادەی لێکە بۆ شتی باش ئێستا ئەم فەیسبوک و ئەنتەرنێتە هاتووە وەڵڵاهی بڵم چی خێر و بەرەکەتێکە هەموو دنیای بۆ هێناویتە ماڵەوە من داوا لەم کوڕ کچە گەنجە جوانە ناکەم سوود لەم ئەنتەرنێتە وەرگن سوود لەم تۆڕە کۆمەڵایەتیانە وەرگن بۆ ڕۆشنبیری خۆیان ئێستا منە کۆلێجی بازرگانین بڕوا بێ سەدان بحوسی و توێژینەوەی تیا لەسەر بازرگانی ئەتوانی سفادێکی زۆر باشی لێەکەن با ڕێزی ئەم مامۆسا بەڕێزە بگرین با دەستی بگرین بە هەموو شێوەیەک چۆن ڕێزی بگرین با بە گوێی وانەکانی بکەین من لە ئەوروپام برا من لە ئەوروپام وەڵڵاهی مناڵەکانم فێر کردووە تا ئەم محازەرەکەی تەواو بێ گوێ لێ بگرو تەطبیقی کە نەکرد گوێ نەک لەم گوێ بچێتە دەروژەوە هیوا خۆشیم بۆ هەموو لایەکە بەس ئەوە نەبوو داوای لێبردنەکەم خۆشی بۆ هەموو لایەک ئینشەڵڵا سوپاسی ئەم بەڕێزانەکەم زۆر سپاس بۆ دکتۆر. دواتر و لا کاتی گەڕانەوەمان بۆ شاری سلێمانی سەرێکمان لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانیدا و لا وێزگەی یەکەمدا بینەری دەیان کتێبی پرۆفیسۆر کەریم قەرستانی بووین کە لە پێشانگاکەدا نمایشکرا بوون. لە بواری دەرونی ئەو بوارەی کە با بڵێین جەناب پرۆفیسۆری تیا چەند کتێب نووسیوە؟ وەڵی هەتا ئێستا 22 کتێبە
تەڵەن زۆر بەشیان پرۆگرامی با بڵێن خوێندکاران و قوتابیانی زانکۆن بۆ نمونەوەسان لە قۆناغی یەکی هەموو کۆلێجەکانی پەروەردە بابەتێک خوێنی سایکۆلۆژی گشتی ئەوە تەنانەت ئێستا وەرجێڕاوەتە سەر شێوە زمانی بادینی لە دهۆک و زاخۆ و سۆران وانە بەکارێنن وەکو سەر چاوەیە یەکیان سایکۆلۆژی پەروەردەییە لە هەموو قۆناغی دوی کۆلێجی پەروەردا خوێندەیە ڕێگاکانی وانەوتنەوەیە پێوانە و هەڵسەنگاندنە ئاماری پەروەردەیی و دەرونیە سایکۆلۆژی مناڵ و هەرزەکارە هەموو ئەمانە کتێبی منهەجین پرۆگرامن بەس لەگەڵی شامەسەن باسی نەخۆشی و گرفتە دەرونی کۆمەڵایەتیەکان هەیە سایکۆلۆژی ژن و پیاو هەیە سروشتی مرۆڤایەتی لە ڕوانگەی جانجاک ڕۆسۆ و فرۆید ئەمان تقریبا زۆرە کتێبەکان نزیکەی سایکۆلۆژی داهێنان لەسەر پرۆسەی داهێنانە زیرەکی توێرەکانی هەموو ئەمانە تقریبا ئێستا لە دوو کتێبخانە لێرە لەم پێشەنگایی سلێمانی هەیە ئەتوانین ئێستا بچین بیان بینین یەکیان ماڵی وەفاییە یەکتریشیان جەزیرەیە کتێبخانەی جەزیرە لە دهۆکە چاوگێ ئەوان هاتو ڕۆژن بەسڵسە داوایان کرد پێتر بۆم هێنا بزانم ماڵی وەفاییە بە هەڵیان نەخوێنم ئەوەی سەرنج و یابێ تێگەشتنی خەڵکی ئاسایی لە کتێبەکانی جەناب بوو ینی هەستەکەی تا چ ڕادەیەک خوێنەر بەتایبەت دایکان و باوکان یا خوێندکارانی سفادەیان لێ کردووە واللهی بە حکمی تۆ خۆ زانی و لێ ڕاپرسی پێ خوێندکارەکان نازانێ نازان وەفایی ئەمەیە خەڵکەکە کە پرسیارن لێکی خەڵکێکی زۆر هەیە تەمەەوە خوێندکاران زۆربەی وەکو منهەجێ خوێنە بۆی تڕن ئەوە ژمارێکی زۆریش خەڵکە بینم مەسەلەن سایکۆلۆژی ژن و پیاوە ئەوێ لەگەڵ هاوسەرەکەی ئەم ماڵی وەفایە لەگەڵ هاوسەرەکان بەڵێ بەڵێ زەبەستی هەڵباسە خەڵکێکی تر یەکوێت سەر ڕۆشنبیری کەسەکە مەسەلەن هەر پیاوێک یا کەسێک پیاو بێ وەکوڵی نێر بێ سایکۆلۆژیی خۆی هەیە ئافرە سایکۆلۆژی خۆی جاگەریشە بێ لەگەڵ هاوسەرەکە بۆی تەواق و لێکجابوونەوە کەم بێتەوە بۆی کێشەی خێزانی کەم بێتەوە بێ و خوێنێتەوەوانێت زۆر بەمان کێشە و گرفتی دەرونی کۆمەڵایەتیمان هەیە لە کتێبێک بەناوی نەخۆشی و گرفتە دەرونی کۆمەڵایەتیەکان بۆ دوێن لێدا هەیە مەسەلەن تۆ توێ مناڵەکە و زیرەک بێت توانەکانی چییە چەند جۆر زیرەکیە چی هەیە چی هەیە هەر لێرەوە و لە نێو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەشی یەکەمی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی ڕازی تەمەن بە پایان گەشت تا بەشی دووەمی بەرنامەکەمان و لە هەفتەی داهاتوو لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر کەریم قەرستانی بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ